لەو بارودۆخاڵۆزەی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە کوردستانیان لە سەرانسەری جیهان بە ئەرکی خۆیان دەزانن کە یارمەتی بدەن. گروپێک لە لاوانی کورد ئینیسیاتیڤیان وەرگرت کە شەوێکی پشگیری لە کلیسای فیلادلفیا لە ناوەڕاستی ستۆکۆڵم ڕێک بخەن. من ناوم شیرین نورانیە و دەگەڵ دوو لە ڕەفیقەکانم میشەل قەدیر و هێژە بابان بەرنامەیەکمان داناوە بۆ ئەو شۆ لە ستۆکۆڵم. بەرنامەیەکە بۆ پوڵ کۆکردنەوە بۆ ئەوەندەی کە بتوانین لە دەستمان بێ بۆ ئاوارەکانی کوردستان کە لە دەست داعش هەڵاتون. و دیارە لە سەرەتادا هەر ئەو ئەکسانەمان دەدیت و ڕسمانەمان دەدیت لە منطقەی کوردستان و لەو هەموو وەزعیەتە ناخۆشەی کە ئێستا لە کوردستان هەیە بۆ زۆر خەڵک کە ئاوارن. و قسەمان دەکرد و کوتمان کە دەبێ شتێک بکەین ئاوا نابێ ئێمە چ بکەین چمان لە دەست دێ ئەو حەستێکی زۆر ناخۆشە کە ئینسان ئەو شتانە دەبینێ وەکو کوردێکیش نەتوانێت هیچ شتێک بکە. ئیدی قسەمان کرد و کوتمان کە دەی باشە سەی دەکەین گالایەکی دانین یعنی شەوێکی دانین وەکو حاڵەتی کۆنساری هەبێ و پارەکەشی هەمووی بچێ بۆ ئاوارەکان. و دەستمان پێکرد و ئەو شێستا و بەنامەمان بەڕێوە دەبین. لە پێشدا پەیوەندیمان کرد لەگەڵ ئارتیستەکان لەگەڵ گۆرانی بێژەکان دیارە و وەڵین کەس داریم بوو کە گۆرانی بێژێکی زۆر ناوبەدەنگە لە سوێد و لە ستۆکۆڵم خۆشی کوردە دیارە داریم فەورەن کوتی کە دەیکە زۆریشی پێخۆش بوو چونکە بێژ وەکو ئێمە دیارە وەکو هەموو کوردێک زۆر ناڕەحەت بوو بە وەزێتە. دوای دارن قسەمان کرد لەگەڵ پەتەر کە گۆرانی بێژێکی سویدیا ئەویش کوتی دەیکەوە گەو دنیەوە گەورانەمان هەبوو یدی با بڵم زۆر سەخت نەبوو کە گۆرانی بێژەکانی دیکەش دەگەڵ خۆمان بقین و شتێکی کە زۆر جالب بوو کە زۆر خەڵک واقعەن هەستێکی زۆر ناخۆشی هەبوو بۆ وەزعیەتی هەتا سوێدەکانیش کە ئێمە دەگەڵیان تەڕۆف بووین دە کارەدا و پێیان خۆش بوون دەی لە دەستیان دە یارمەتی بکەن. و هەروەها وشوە دوو سیاسەتمەداری گەورەی سوێدیمان لەگەڵە کە دێنە سەر سەحنە قسە دەکەن لەسەر مۆزوعە. یەکیان ستێفان لۆڤێنە کە سەرۆکی پارتی سوسیال دموکراتی سوێدە دێ قسە دەکات لەسەر مەوزوعە و ئەوێتریش یان بیۆرکلوند کە جێگیری سەرۆک وەزیرانی سوێدە. It's late, 4 a.m. Can't reach you. If I could turn back time, I'd make you stay. And maybe then I would still be near you. You're out of my life. It cuts me like a knife. I'm wounded and it hurts. It hurts. ڕۆبێرت ئاشبێری کە یەکێک لە بەناوبانگترین کەسایەتیە ڕاگەیاندن کارەکانی سویدە بە شانازیەوە قبولی کرد کە ببێتە بەڕێوەبەری ئەم شەوە پشگیریە. Jag heter Robert Aschberg. Jag har jobbat med radio och TV i mer än 25 år. Navê min Robert Aschberg e. Ev bû 25 sal zêdetir ez di ragihandina Swêdê de kar dikim û îşev bi şahnazî ez ê vê ahengê birêve bibim. Ev e tiştî herî kêm e ku ez bikaribim ji bo qurbaniyên terorîzmê bikim. Her tiştekî ku ji dest min bihêt ku ji bo awareyan bikim ez ê bêguman bikim. Pêwîst e hemû hêzên xêrxwaz li cîhanê dijî terorîzmê rawestin, dijî tundrewiyê, dijî hêzên tarî yên hov bi hev re rawestin. Hêvîdarim divê şevê de pareyên baş bihêne berhev ku diriya xaça sor û heyva sor re bigihêne ji wan kesên aware re. En bortglömd planet, en ensam komet 1998 sitter fast i samma smet. Min blick sitter fast i sommarskallen när rask, grått regn och slask. Vår miljö stinker plast. Högtalaren skriker samma repliker. Vi är människokopior från samma fabriker med normer och principer som ingen begriper. Lyssnar efter ljud men allting bara piper. Mitt hjärta pulserar, tomma inte tondera. Jag vill bort härifrån, frustrationen blockerar. Snön faller tätt, inget lätt bara
svett. Jag kämpar och slåss men ingenting blir rätt. Jag har vägar och rutiner, metoder som betyder vissa regler aldrig lyder. Jag är less på attityder, allting kommer och går, men ingenting består. När skiten kokat över, jag fäller en tår. بەڕێوەبەری کلیسای فیلادلفیا بە ئەرکی مرۆڤی خۆی دەزانی کە یارمەتی هاوارەکانی کوردستان بدات. هەروەها ئاماژەشی بەوە کرد کە ئەمە کەمترین کارەکە کلیسای فیلادلفیا بەرامبەر بە گەلی کوردستان لە دژی داعش دەیکات. کلیسا هەردەم ئامادە بووە کو ئالیکاریە مرۆڤانە بکە. ئەو مرۆڤێن کو ji ber şer ji ber qeyranên xwezayî û ji ber rewşên din yên ku dihêlin mirov pêwîstî bi alîkariyê hebe, di van rewşan de kilîse amade ye alîkariya mirovane bike. Ev nêzîkî 80 sal e ku em alîkariyê li Afrika dikin, li Hindê, li Başûrê Emerîka û gelek cihên din li cîhanê. Em di ragihandinê de dibînin ku çi bi serê Kurdan dihêt û loma jî ji erkê her kesî ye ku alîkariyê bike. Hinek ciwanên Kurd dawa alîkariyê kirin ji bo awareyên Kurdistanê yên ku ji dest Daeş reviyane. Me jî bêguman hemî şiyanên xwe xistin xizmeta vê amancê ku alîkarî ji bo awareyan berhev bibe. La luce che tu dai, pray we find a light, nel cuore resterà, and hold it in our heart. Ricordarci che Stars go out each night, eterna stella sei nella mia preghiera. let this be our prayer. Quanta fede che lead us to a place, Guide us with your grace. give us faith so we'll be saved. Så vem ska jag tro på, tro på, tro på när? Tro på när allt är så här. Ingenting vi någonsin menat menar. Vem ska jag tro på, tro på, tro på när? Tro på när allt är så här. Jag hoppas att vi får ett lyckligt slut.